إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پێویستە ئاستی تێگەیشتن و ڕۆشنبیریمان گەورەتر و فراوانتر بکەینەوە، ببین بە کەسانێکی تێگەیشت و عاقڵ. دەبینیت ئەلحەمدولله خەڵکێکی زۆر دەڕوات بۆ عومرە، دەچێت عومرە دەکات، سپاس بۆ خوای پەروەردگار. کەسانێک هەیە لەو کەسانەی کە دەچن بۆ عومرە چەندەها ساڵ چاوەڕێ دەکات، دەغیرە دەکات، پارە کۆ دەکاتەوە، حتا بەو حاڵە پارەی عومرەیەک پەیدا دەکات، دەڕات بۆ عومرە. بەڵام لەگەڵ ئەوەدا لە جیاتی ئێوەی داوای دوعای خێری لێ بکەین، هەندێکمان داوای هەدیە و دیاری لێ دەکەین. ئەو بەو حاڵە کردووەتەنی جەرگی بۆتە ئاو، هەتا پارەکەی عومرەی پەیا کردووە، ئێستا ئێمەش هەدیە و دیاریمان دەوێتی. تکاتان لێ دەکەم بام عادەتە تەرک بدەین، بە تایبەتی مەبەستم ئەو کەسانەی کە نیانە. ئەگینا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەهادوا تەحابوا، هەدیە و دیاری بدەن بە یەکتری بۆی خۆشەویستیتان زیاتر دروست بێ. من باسی ئەو کەسانە دەکەم کە نیانە، تەکلیفیان لێ مەکەن. فەڵان کەس چوون بۆ لای ئەوە ڕەزیل بوو، شتێکی نەدا پێم، چروک بوو نەیدا پێم. کاکە نیەتی، کابرا هەیەتی دەستی خۆش بە حەزەی بای چییە کڕێ بۆ خەڵبا بیکڕێ. من باسی کەسێ دەکەم کە نیەتی. ڕەخنەی لێ مەگرن، تانەی لێ مەدەن، سوکایەتی پێ مەکەن، بە چروک ناوی مەبن. لەوانەیە دەخیرەی مناڵەکانی هەڵ بچڕی بێ، چوو بێ عمری پێکرد بێ، ئێستا تۆڵی فڵان کەس ڕەزیلە. نیەتی کاکە، نیەتی. خۆ بە زۆر کە ئینسان کە نەیبوو چی بکات؟ هەدیە شتێکی باشە، بەڵام بۆ کەسێک کە توانای هەبێ بیدا بە کەسێک. سپاس بۆ خوای گەورە. ئەوەی کە ئەوان لەوێ بۆ ئێمەی دەهێنن، قوماشە، جلوبەرگە، هەر شتێکی ترە، سپاس بۆ خوا لێرەش مەوجودە. حازەکەی بڕۆ بە لۆری ئاوی زەمزەم بکڕە، خورما بکڕە، هەموو شتێکەی لای خۆمان. سپاس بۆ خوای گەورە. ئەمە 70-80 نییە، بڵێ هەندێک شتەی لەوێ لای ئێمە نییە. پێویست ناکە ئینسان تەکلیف لە خەڵکی بکا بۆ هەدیە. یعنی خەڵکی توانای نییە چی خۆی قەرزارەکات، بای چەندەها هەزار بای پارەیەکی زۆر ئەشیا و هەدیە و دیاری ئەکڕێ لە کاتێکا لە توانایدا نییە. پێت عیب نەبێت، توانات نییە هەدیە بۆ خەڵکی مەکڕە، هیچ عیبێتیان نییە. نابێ ئێمەش ڕەخنە لەو کەسانە بگرین. هەدیە بۆم نەهێنا، باشە ئەو چووە بۆ دووبەی، چووە بۆ تایوان، چووە بۆ سین، یا چووە بۆ عومرە، سەفەری عیبادەتی کردووە یا سەفەری تیجارەت و بازرگانی. خۆ لە بازرگانی نەدەڕاوەتەوە، بازرگانی دنیایی ڕەنە قیامەتی. تکاتان لێ دەکەم با ئەم عادەتە خراپە واز لێبێنین. مەبەستم ئەو کەسانەی کە نیانە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لە حەدیثێکی صحیح بوخاری هاتووە، دەفەرمێن نوهینا عن التەکەلف. نوهینا واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگری لە ئێمە کردووە، نەهی لە ئێمە کردووە تەکلیف لە شتێک بکەن کە لە توانایدا نییە. لە شریعەتی ئیسلامدا تەکلیفکردن لە کەسێک لە شتێک لە توانایدا نەبێ حرامە. بۆیە با ئەم عادەتە ئاگادار بین. ئەو پیاوە، ئەو ئافرەتە لە سەفەری سیاحەت و گەشت و گوزار نەگەڕاوەتەوە، لە سەفەری عومرە گەڕاوەتەوە، توانای هەبوو دەست خۆش بێ خزمەتی خەڵکە، توانایشت نییە گلەی لە خەڵکی مەکەن. خاڵێکی تر بەداخەوە کاتێک کەسێک لە عومرەیە لە حەجە گەڕێتەوە، ئێمە مراعاتیان ناکەین. خەڵکی واه بۆ گەڕاوەتەوە سەعات 12 شەو گەیشتۆتە ماڵ، مام حاجی سەعات 6 بەیانی چۆ دەرگای حەوشەکەشی لە ژێرۆ کردوتەوە، دایەتی لە دەرگای مەدخەلەوە سەعات 6 بەیانی. ئێبا مام حاجیگەن تۆ ناخەوی خەڵکە خەوێ، کابرا دووسێ ڕۆژان هیلاکی دەرناچێ، ئێتە تۆ زێرە سەری بوەستە. کاکە بە سەعات 6 حەوت چین بۆ لای کابرا، کاکە بۆ درەوە چی، بۆ کرێکاریە چی، یا تۆ بە سەردانیە ڕۆی. تکاتان لێ دەکەم ئەو کەسێ لە عومرە دێتەوە یەکسەر هەڵمەکوتنە سەری، بێزاری مەکەن، با ئیسراحەت کە پێویستی بە ئیسراحەتە. خۆتان باشە زان لە ماڵی خۆتان نەبێ ئیسراحەت ناکەی بە تەواوەتی. هەنی بێ خەڵکەی بێزار بووە،
معقولە کابرا چاوی هێشتا خەوبەری نەدا باوێشکەدا خۆ هەڵک تێتە بانسەری قەینا مام حاجیگیان کاک فڵان کەس پێویست ناکە وا بکەی خوشکی بەڕێزم بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن با ئیسراحەت بکە دوای ئەوەی کە گەڕایەوە با کەمێ ئیسراحەت کە وازی لێ بێنن هیچ نەبێتان نیوڕۆ وازی لێ بێنن شەو گەڕاوەتەوە با کەمێ بخەوێ بەداخەوە یعنی تەماشاکەی بەو شێوەیە ئێمە ئاگامان لە خۆمان نییە کەسانێکیش هەیە ئەمە گلەی کۆمەڵە کەسێکە بە منیان وتووە ئەڵێن مامۆستا ئێمە هیلاکین ماندووین لەولاو کابرا بە عایلەکەی ودێ دووسێ شەو ناڕاتەوە دەلحەمدلله کاکی گیانە خۆمە 78 نییە سیارەت پێیە برای بەڕێزم خوشکی بەڕێزم ئەو پیاوە پێویستی بە ئیسراحەت لەگەڵ ماڵە مناڵی خۆیە نانت خواردووە یاخوا بەخێر بێ 5-6 سەعات دانیشتوتە دەبڕۆ ماڵەکەی خۆت بخەوە پێویست ناکات دووسێ ڕۆژ بمێنیتەوە کورە با باوکو دایکیشت بێ پێویستیان بە ئیسراحەتە با برات بێ با برازاد بێ با کوڕت بێ با کچت بێ بێزاری مەکە ئیلا مەگەز بە زۆر گلت داتەوە خۆ کابرا ناڵێ مەڕۆ هەر پێش دەڵێ مەڕۆ جاری وا هەیە بەڵام حەزیشەکە بڕۆی ئەها خوای گەورە چیە فەرمێ لە قورئانی پیرۆزە ئەو کەسانی کە ئیماندارن مەڕۆنە هیچ ماڵێکەوە غەیری ماڵەکەی خۆتان ماڵی مناڵەکەش مناڵی تۆ نییە مەڕۆنە هیچ ماڵێکەوە حەتا تەستەئنیسوا ئەم وشەیە مەبەستمە بڕۆنە ماڵێکەوە خاوەن ماڵ زۆری پێخۆش بێ ئیستئناس مەبەست تەنیا ئیزندار نییە ئەوە نییە بڵێ وەرە ژوورەوە یعنی خاوەن ماڵ ئیزنت بدا و زۆریش مرتاح بێ کە تۆ لە ماڵەکەی دەی نەک کابرا بێزارکەی کابرا چۆ بۆ عومرە سەفەرێکی کردو بۆ حەجێک پێویست ناکە دووسێ شەو لەگەڵای بمێنیتەوە وەرە ماڵەکەی خۆت ئیسراحەت کە بۆیە خۆشەویستان تکاتان لێ دەکەم ئەوانە بە شێوەیەک ئاوا عەزێتیان مەدەن ناڕەحەتیان مەکەن کە لە عومرە هاتوونەتەوە یەکسەر مەڕۆنە بانسەریان و بە شێوەیەک ژماندویان مەکەن حتا درەنگانی شەو دابنیشن ئەمەوەی نەسیحەتی ئێوە بکەم بۆی ئەو عومرە خەڵ لێ بێزار نەبێ کابرا جارێوە ناوێرە جارێتە بڕاتەوە ئێمە وامان لێ کردووە ناوێرە بڕاتەوە خوشکی بەڕێزم ڕوو دەکەمە خوشکە بەڕێزەکان بە تایبەتی ئەوانەی کە گەنج و جوانن گەنجەکان نەک پیرێژنەکان بە تایبەتی ئەوانە بە تایبەتتر بەبێ مەحرەم سەفەر مەکەن بۆ عومرە و حەج چونکە لە حەدیثی صحیح بوخاری مسلم داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم با هیچ ئافرەتێک کە باوەڕی بەخوا و بە ڕۆژی قیامەت هەیە با سەفەر نەکات سێ ڕۆژ سەفەر نەکات سەفەرێکی سێ ڕۆژی بەبێ مەحرەم باوکێتی مامەیەتی خاڵۆیەتی برازایەتی خوشکەزایەتی برایەتی ئەمانە مەحرەمن زاواکەیەتی کە زاوای خۆیەتی ئەوەی کە مەحرەمی تۆیە لەگەڵ ئەوانەدا نەبوو نابێ بچی بۆ عومرە نابێ بڕۆی بۆ حەج بۆیە کاتێککە پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله عليه وسلم پیاوێک هەڵساوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من خێزانم چۆ بۆ حەج کەوتۆتە ڕێ و منیش ناوم دەرچووە بڕۆم بۆ غەزا ناوم نووسراوە بچم بۆ غەزا ئەمە لە صحیح بوخاری مسلمدایە کامیان بکەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم انطلق وارجع فحج مع امرأتك برو واز جهادك بينا لقل خيزانك تبرو بو حجك برو لقل خيزان تا حجك بك بابا بين محرم نروى بو حج اما بو جني صحابه بو جني اما شون حلاله بتايبتي افرتك جنج الا ما قال افرتك محرمي نبي ضروريات يعني كسي واي باوكينيه براينيه خالوينيه مامينيه برا كسينيه ئەوە لەگەڵ کەسێکە ئەگەرەوەی زۆر گەنج نەبێ لەگەڵ کۆمەڵی ئافرەتێکا بڕۆ لە فیتنە ئەمین بێ حاڵەتێکی ضروریاتە ئەگینا کەسێک مەحرەمی هەیە با چاوەڕێکات بۆیە خوشکە بە ڕێزەکانم تکاتان لێ دەکەم شتی وا مەکەن تووشی فیتنە و تاوان دەبن تووشی حرام دەبن من ناڵێم عومرەکەتان بەتاڵە بەڵام تووشی حرام و تاوان دەبن بەداخەوە کەسانێکی دەڕۆن بۆ ئەو شوێنە پیرۆزە مەکە و مەدینە لەوێ تەنها مەشغوڵی مۆبایلن بەس تەنها مەشغوڵی مۆبایلن هەموو شوێنە تەسویرەکەن یعنی وای لێ هاتۆ پەنا بەخوا چۆن ئەچێ بۆ تورکیا و بۆ شیمالی ئێران و بۆ دووبەی بۆتە پۆز لێدان و خۆ دەرخستن ئەمڕۆ حەج و عومرەکەش وای لێ هاتۆ لای زۆربەی خەڵکی وای لێ هاتۆ بۆتە شوێنی پۆز لێدان ئەی نازانی خەڵکەیە
کاتێک کە سەیری تۆ ئەکات توانای نییە بچێ بۆ عومرە دەسەکا بە گریان ئەبیتە هۆکارێک بۆ ئەوەی کە تاوانباری چونکە پۆز لێدەی چونکە خۆت بە گەورە دەزانی خۆت بە مهم دەزانی لەو لاشەوە کەسانێکەیە توانای نێ دەسەکەن بە گریان خەفەتە خۆن بەهۆی تۆوە بیتە هۆکاری ئەوەی کە خەفەت بە خەڵکی بدەی کابرا لە توانای دانیە بڕوە تۆش لەو لاوە پێکەنینەوە شت بڵاوەکەیتەوە دڵی کەسانێک خەمبار دەکەی بێتاقەت دەکەی لە کاتێکا تۆ بۆ عیبادەت ڕۆشتویتە بۆی تکاتان لێ دەکەم ئاگاداری ئەو خاڵە بن هەموو شتێک بڵاو مەکەنەوە بۆ هەموو خەڵکی بزانێتەوە چتە بۆ عومرە و حەج ئەگاتە هەر شوێنە لە تەوافە دادە سناف ئەگا بە سناف ڕەسم بڵاوەکاتەوە ڤیدۆ بڵاوەکاتەوە پیاوەکەشی لەگەڵ یایەتی ئەڕواتە ئوتێل هەروە لە عومرە تەوافەکە هەروایە نوێژەکە هەروایە ئەڕواتە هەر شوێنێک خەریکی تەسویر و ڤیدۆ و لایڤە شتی وا مەکەن خۆتان بەوە مەشغوڵ مەکەن ئێوە چوونە بۆ عیبادەت یا بۆ خۆ دەرخستن ئێوە چوونە خوا لە خۆتان ڕازی بکەن یا خۆتان فشکەنەوە بۆ کامیان چوونە تۆ خۆت مەیکە با خەڵک تەسویرت کە بەس خۆت پۆز لێ مەدە چونکە ئەوە شوێنی عیبادەتە جمعەی پێشوو باسم کرد با کۆمەڵێن نهێنیتە بێ بۆ خوا بێ تەوافەکەی من لەیرەوە چوزانم تۆ تەوافەکەی ئەگەر پێشانی منی نەدەی منێ لە کوردستانم چوزانم تۆ خەریکی نوێژکردنی ئەگە تۆ بە منی نەڵێی پێویست ناکە بڵاوی کەیتەوە بۆ هەموو خەڵکی بزانێ خەریکی نوێژ و عیبادەت و تەواف و دەی کاگە قورئانە خوێنم قورئانەکەم کردەوە ڕەسمم بگرە فڵان کەس خەریک قورئان خوێندنە ڕەسمم بگرە باسی کەسێ ناکەم ئاگای لە خۆی نییە بۆیە خۆشەویستان تکاتان لێ دەکەم گوێ بگرن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە من سمع الناس بعمله سمع الله به مسامع خلقه وحقره وصغره زۆر ترسناکە هەر کەسێک خەریکی سمعە و ناودەرکردن بێ کردەوەکانی پیشانی خەڵکی بدە کردەوەکان عومرەیە حەجە قورئان خوێندنە تەوافە هەر کەسێک کردەوەکانی پیشانی خەڵکی بدا بۆ سمعەت و ناودەرکردن خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەرە فەزحی ئەکا و کەرامەت یەشکێنێ خوای گەورە فەزح دەکات لە ناو خەڵکیە ئەتشکێنێتەوە وەسەغەرەه وەحەقەرەه خوا بە کەمت دەئانێ بچووک دەکاتەوە بۆیە پۆز لێ مەدە ئەگەر پێت خۆشە خوا کەرامەت و ڕێزت بپارێزێ لە ڕۆژی قیامەتە ئەو ڕێز و کەرامەتت بمێنێ نەشکێ هەندێک کردەوە هەیە پێویست ناکە بۆ خەڵکی بڵاوکەیتەوە سمعە و خۆ دەرخستن و ڕەسم بڵاوکردنەوە و ڤیدۆ بڵاوکردنەوە بۆیە بۆ خوا بڕۆ بۆ خوا بژی بۆ خوش بگەڕێرەوە یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوایە لە خۆ فشکردنەوە لە خۆ دەرخستن بە دوورمان کە یا ڕەب العالەمین آمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه داواکەم لە هەر هەمووتانی یەک بە یەک تکاتان لێ دەکەم حەج و عومرە لە بەرچاوی خەڵک جوان و شیرین بکەن بەچی بەوەی کە لە عومرە و حەج گەڕایتەوە ئەمە قسەیەکی عەشایریە وڵا ئەبێ بیتە مەلایکە نابیتە مەلایکە هەر ئینسان گوناه و تاوان نەکات کەس نابێتە مەلایکە لە شەرع شتێک نەهاتوە لە قورئان و حەدیثە بڵێ چوویتە حەج و عومرە ئیتر بێتە مەلایکە شتی وان نییە بەڵام خۆ ئەبێ کاریگەری ئەم عیبادەتە چەند مانگێک بەسەرتەوە بمێنێ ڕەوشت و ئەخلاقت جوان بێ و جوانترکەی قسەکانت جوانترکەی هەیە دوو ڕۆژ سێ ڕۆژی پێ ناچێت لە عومرە دێتەوە هەرەڵی عومرەی هەر نەکردو حەجی نەکردو هیچ کاریگەرێکی بەسەریوە نییە ئەو حەج و عومرەی لە بەچاوی خەڵک جوانکەن ڕۆژتە حەج و هاتیتەوە خەریکی قۆڵبڕین مەبە خەریکی حرام خواردن و غەش و درۆ مەبە خەریکی فێڵکردن مەبە چوتە بۆ شوێنێ خوا لە خۆت ڕازیکی ڕێگایەکی دوورت بڕیوە دەی ئێستا لێرێشا بیسەلمێنەکە من بەهۆی تۆ بە حەج و عومرە بەرچاوم جوان و شیرین بێت نەکوا بکەم ئەمە قۆڵبڕە فەڵان کەس حاجی و قۆڵبڕە پەنا بەخوا خەڵکە بۆ گوێم لێ بۆ تێتی وەڵا ئەچم بۆ حەج و عومرە بۆی لای خەڵکی سیقە پەیاکەم ئیشەکەم باشتر بێ پەنا بەخوای گەور خوا ئەو شتە قبوڵ ناکا و ئەمە کاریگەری ئەم حەج و عومرەش بەسەریەوە نابێت چونکە بۆ خوا نەچوو خۆی ئەڵێ بۆ ڕۆشتمە کەسابەتەکەم باشتر بێ پێم بڵێن حاجی عومرەی کردووە ئیشەکەم باشتر بڕۆوە ناڵێ بۆی کە خوا لێم ڕازی بێت خوای گەورەش شتێک بۆ خۆی نەبێ و سەتاسەت قبوڵی ناکات بۆیە ئیمانەکەت لەو سەفەرەدا تازە کەرەوە
چونکە بەڕاستی کاتێککە ئەگەڕێیتەوە خەڵکی دوور و نزیک تۆ بینێ، ئەوەی دوورەکەی ئەدبینێ بزانێ گۆڕاوی، ئەوەی کە نزیکەکەیە دەتبینێ بزانە گۆڕاوی، بەس پارەکە خەسار مەکە، بەس با ماندووبوون و پارە خەساربوون و بۆ نەمێنێتەوە. گۆڕانکاری بەسەر خۆتا بکە، کەمێ بگۆڕێ، بەپی توانە بگۆڕێ. ئەو شوێنە خۆشە ئەبینیت بە دەوری کەعبە تەوافەکەی ئەسوڕێتەوە بیرێک هەبێت کە چەندەها هەزارەها پێغەمبەر و سەحابە و پیاوچاکان ڕەزا و ڕەحمەت و سەلامی خۆیان لەسەر بێ بەم شوێنە تەوافیان کردو گەڕاون. ئەمە شوێنێکی مبارەکە، خۆ ئەبێ کاریگەری بەسەر منیشەوە هەبێت. چونکە خوا ئەفەرمێ چی؟ وتذوقوا السوء بما صددتم عن سبيل الله ولكم عذاب عظيم. زۆر خەتەرەم ئاەتە. خوای گەورە ئەفەرمێ ئەگەر ئێوە ببنە سەبەب و هۆکارێک بۆ ئەوەی خەڵکی لە دینی خوا دوورخەنەوە، خوای گەورە عەزابێک و ئێش و ئازارێکی سەختان لە دنیا قیامەت ئەدات. ولكم عذاب عظيم. ئەگەر ببنە سەبەب و هۆکارێک بۆی دین لە بەرچاو خەڵک ناشرین کەن، ئەمە خوا هەڕەشە لە کەسانێکە کە وعد و پەیمانەکانیان ئەشکێنن. هەر کەسێک لە ئێمە ببێتە هۆکارێک ئەو دینە بما صددتم عن سبيل الله، ببمە هۆکارێک بۆی خەڵ لە دینی خوا دوورخەمەوە، بە ڕەوشتی ناشرینم، بە ئوسڵوبی ناشرینم، بە قۆڵبڕینم، بە غەش و خیانەت و فێڵکردنم، ئەو کاتە دڵنیا بەخوا ئەفەرمی عەزابێکی گەورەتان بۆ هەیە، چونکە ئەو عیبادەتە ئەو دینە کاریگەری بەسەرتان و نەبووە بۆتە هۆکارێک، بوونەتە هۆکارێک بۆی خەڵکی لە دینی خوا دوورخەنەوە. با نەبینە هۆکارێک خەڵک حەج و عومرەی لە بەرچاو بکەوێ، پەنا بەخوا ببینە هۆکارێک خەڵک حەج و عومرەی لە بەرچاو شیرین و خۆشەویست بێت. هیچ ضرور نییە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، خەڵکی گریانەکانی تۆ لە کەعبە ببینێ. من یەک لە کوردستانم پێویست ناکە گریانەکانی تۆ ببینم، پێویست ناکە نوێژەکانی تۆ ببینم، دوعاکانی تۆ، تەوافەکانی تۆ، قورئان خوێندنی تۆ پێویست ناکە بڵاوی کەیتەوە، چونکە ئەمە سەفەرێکی ئیمانی و ڕۆحیە. عومرەیە حەج سەفەرێکە، سەفەرێکی ئیمانی و ڕۆحیە، نەک سەفەرێکی لە خۆبایی بوون، نەک سەفەری ڕیا و خۆدەرخستن. ئیمانی کاتێک کە کەعبە بینی خۆت پێ ناگیرێ، ئەو شوێنە خۆشانە ئەبینیت بەڕاستی تەحەمل ناکەی، ئەبێ سەفەرێکی ئیمانی و ڕۆحی بێ بۆ تۆ، نەک سەفەری ڤیدۆ و تەسویر و ڕەسمگرتن. بۆیە سەفەری ڕیا و سومعە نەبێ، خەفەتبارکردنی خەڵکی نەبێ. بۆیە تکاتان لێ دەکەم ئەوەی تواناتان هەیە لە عیبادەتەکانتان بڵاوی مەکەنەوە. هەم تووشی ڕیا دەبن، هەم خەڵکیش خەمبار دەکەن، هەم تووشی لە خۆبایی بوونیش دەبن. ئەڕواتە عومرە دێتەوە، پێویست ناکە ڕەسمی عومرە بڵاوکەیتەوە دوای ساڵی دوو ساڵیش، یا حەجەکە بە هەمان شێوە. پێویست ناکە باش شتەکانمان کردو با خەڵک ئەوەی زانی باشە، ئەوە نەیزانی با نەزانێ مە حەج و عومرەمان کردو. ئینشاڵڵا وەکو نەسیحەتێ پێتان ئەڵێم ئاگاداری خۆتان بن، با سەفەرێکی ڕۆحی و ئیمانی بێ، نەک سەفەرێکی پۆزلێدان و لە خۆبایی بوون، چونکە ئەوە حیکمەتە لە عومرەدا. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن الله لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغي به وجهه. خوای گەورە هیچ کردەوەیە قبول ناکە، هیچ قسەیە قبول ناکە ئیلا ئەوە نەبێ کە بە ئیخلاسەوە تەنها بۆ خوا بیکەی و مەبەستیشە ڕەزامەندی خوا بێ، هیچ کەسێکی تر نەبێ. ئەگەر بۆ خوا نەیکەی مەبەستە ڕەزامەندی خوا نەبێ، مەبەستە ڕازیبوونی خەڵک بێ، خوا لێت قبول ناکە. هەزار حەج و عومرە بکەی، هەزار چاکە و نوێژ و عیبادەت بکەی، کەواتە عیبادەتەکانت بشارەوە لە من کە لە کوردستانم یا کەسێک کە لە تۆ نابینێت، ئەوەی کە لە تەوافەکەی تۆ دەبینێ و مەجاڵی تیان نییە، بەڵام با من نەتبینم، با کەسێکی تر لە دوورتر نەتبینێ، با خەڵکی لە شارێتە تۆ نەبینێ. پێویست ناگە لە تەواف و لە هەموو شوێنەکە ڕەسم بڵاوکەیتەوە، ڤیدۆ بڵاوکەیتەوە. لە خوا بترسە، بۆ خوا کارەکانت ئەنجام بدە، ڕەزامەندی خوا زۆر گرنگترە لەوەی کە من سەیری تۆ بکەم. خۆشەویستان، ئێوە هاتوونە بۆ حەج و عومرە، دەڕۆن بۆ حەج و عومرە، بۆچی ڕۆشتونە؟ بۆی خوا لە خۆتان ڕازیکەن. کاتێکە دەگەڕێنەوە بە تاوان و بە خراپەوە مەگەڕێنەوە. چۆن؟ خەڵکی فێری شەریک بۆ خوا بڕیاردان مەکەن. مەڕۆ شتەکانی ئەوە گەرمی بەر کۆترەکان دێنم بۆ کەسێ مناڵی نەبێ، خۆڵەکە دێنم بۆ فڵان شت، بەردەکە دێنم بۆ فڵان نەخۆشی، بۆ فڵان شت، قوماش
ئەداتە کەعبە و شوێنەکانە و ئەمە کەعبەیە ئەمە شوێنێکی ترە هەر شوێنێک بێ لە شوێنەکان لە مەکە و مەدینە قوماشەکەی پێ ئەدا و دێ لێرە خەڵکی گومڕا دەکات بۆیان دەبڕێ پارچە پارچە و دەیاندات ئێمە مبارەکە وەڵا بەس مبارەک نییە ئەمە خەڵکی شیرکەکەی ئاگادار بە خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين أي محمد صلى الله عليه وسلم ئێمە وحیمان بۆ تۆ ناردووە هەر وەکو چۆن بۆ پێغەمبەرانی پێش تۆش ناردوومانە سەلامی خوایان لەسەر بێ بە هەموویانمان وتووە لە تۆ تا ئادەم سەلامی خوای لەسەر بێ لئن أشركت ليحبطن عملك ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەی خوا کردەوەکانت هەمووی بەتاڵەکاتەوە وخسارەتمەند ئەبی لە ڕۆژی قیامەتە باشە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کە دوورترین کەسن لە شەریک بۆ خوا بڕیاردان خوای گەورە دەفەرمی ئەگەر شەریک بۆ خوا بڕیاردن کردەوەکانتان بەتاڵەکەم و خەسارەتمەند ئەبن چۆن خوا لە من و تۆی قبوڵەکە خەڵکی گومڕا بکەین دێتەوە بۆ ماڵ دووسێ ڕۆژ خۆی ناشۆڕە ڵا با مبارەکی و تەبەڕوکیەکەم نەڕوا مبارەکی چیت تۆ پیس پۆخەڵی بڕۆ خۆت بشۆرە مبارەکی چیت بەداخەوە یعنی ئێمە هەنە شتێ وا تێگەشتوینە وەڵا فڵان کەس دەستی مبارەک وا دەستی ماچکەین وەڵا بەس مبارەک نییە شتەکانی ئێوە زۆربەی سینیە مبارەکی چییە هەمووی سینیە و یاخود وڵاتێکی ترە ئێمە ئاوا عەقڵێتمان ئاوایە ئەڕۆین بۆ ئەوێ بەڵام لەوێ دێنەوە خۆمان گونەهبار دەکەین پەڕۆ دێنین خۆڵ دێنین بەر دێنین گەنم دێنین نازام چی دێنین وەڵڵا برا خوا لێت قبوڵ ناکە خوا لێشی قبوڵ ناکات و تاوانباری شەبی خۆزگای نەچوتایە با خەڵکی فێر گومڕایی نەکەین خۆمە بە حەجەرول ئەسوەد نێ ماچیکەی برا ئەگەیتە هەر شوێنە پەڕۆی پیاساوی لەخوا بترسە سەفەرەکەت بەتاڵ مەکەرەوە نەک عومرەکەت کردەوەکانی ترش بەتاڵە بێتەوە خەڵک فێر شرک مەکەن خەڵکی فێری ئەوە مەکەن شەریک بۆ خوا بڕیار بدە قورئانی پیرۆز مبارەکە نەک خۆڵ و گەنمی بەردەم کۆترەکە ئاخر خاڵدەمێک کە باسی کەم بەڕێزان کە دەڕۆن بۆ عومرە و حەج بە تایبەتی عومرە لەگەڵ کۆمپانیایەکە بڕۆن کە لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیک بێ سەیری ئەوە مەکەن کێ خواردنەکەی خۆشترە کێ خزمەتگوزاریەکەی باشترە کێ بڵێن لە سونەتەوە نزیکە چونکە مەرجەکانی قبوڵبوونی عیبادەت کە یەکێک لەوانە عومرە و حەجە دوو مەرجی هەیە سەرەکی الئیخلاص والمتابعة ئەبێ بە ئیخلاسەوە بۆ خوا ئەم کارە ئەنجام بدەی مەبەستە ڕەزامەندی خوا بێ لە عومرەکەدا دووەمیش ئەبێ ئەو عومرەی تۆ بەپێی سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم بۆیە هەر کەسێک پێتی وت بڕۆ لە مزگەوتی عایشەوە عومرەی دووەم و سێیەم بکە بە قسەی مەکە چونکە وەڵڵاهی پێغەمبەری خوا صلی الله سەحابەشتی وایان نەکردووە عایشە حاڵەتێکی جیاوازیە بۆ سوڕی مانگانە بوو پیا و سوڕی مانگانەی هەر نییە بۆیە ئاگاداری خۆت بە لە خوا بترسە بەپێی سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عومرەکەت بکە عمرەی دووەم و سێیەم مەکە تەوافەکان مەفەوتێنە لەبەر خاتی عمرەیەکە سونەت نییە یەک عمرە بکە و تەواو سونەتی پێغەمبەری خوا وایە صلی الله عليه وسلم ئیلا مەگە بڕۆیتەوە بۆ شاری مەدینە دووبارە بیتەوە هەر لە ئوتێلەکە ڕاکە بۆ مزگەوت عایشە و لەولاو دێتەوە عمرەم کرد شتی وا کوا لە دینایە یەک حەدیثێکم پێ بڵێ سەحابە شتی وای کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردووە غەیری عایشە کێ کردووی دی بەس پێم بڵێ بڕۆ هەموو سەحابە بگەڕێ سەدەها هەزار سەحابە هەبوو یەک سەحابەیەک و تابعینێکم پێ بڵێ لە مزگەوتی عایشە و عمرەیان کردووە عمرەی دووەم ماڵێ فڵان عولەما وایوت مادەم خۆشەویستی خوانێکە سازم سەحابە نەیکرد تابعین نەیکرد مەیکە تەواو ئەوە دینە کە لە قورئان و حەدیث و قەولی سەحابە وەرگیرێ بۆیە لەگەڵ کۆمپانیایەکە بڕۆن کە بەپێی سونەت ئیشەکانتان پێ بکەن نەک ئەوەی چەورتر و خۆشترە خواردنەکەی ئینسان ئەگەر نان و ئاویش بخوالەوە باشترە عومرەکەی بەتاڵ کاتەوە لەگەڵ کەسانێکە بڕۆن لە سونەت بن ئینشاءڵڵا بۆیە ئینشاءڵڵا تۆ دەڕۆی بۆ جێبەجێکردنی فەرمانی خوا ئەوەی کە دەمێ باسی کەم ئەوەیە هەنێکیانەتان خەڵەتێنن کاکە ئێمەتان بۆ سەر بەحر باشە تۆ بۆ تورکیا ڕۆشتویتە یا بۆ عومرە ڕۆشتویتە کاکە بەحری چی نوێژەکە تەفەوتێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەک نوێژە لە کەعبە خێری 100,000 نوێژی هەیە ئەی فەوتێنی لەبەر خاتری ئەوەی بڕۆی بۆ سەر لێواری بەحرێک کاکە تۆ بە غەڵەت ڕۆشتویتە تۆ بە سیاحەت ڕۆشتویتە بۆ عومرە ڕۆشتویتە ئەیان خەڵەتێنن ئابەم شێوەیە بۆیە کەسانێکی لە کۆمپانیەکان باشن لەخوا ئەترسن کەسانێکی شەیە سوێن بەخوا لەگەڵ قاچاقچی یۆنانی بەریتانیا فەرقیان نییە لەخوا ناترسن وەڵڵاهی خۆم شتم زۆریان بینی ئەوش تۆتان بینیوە
پیای باشیان تایە بەڵام خراپەکانیان زۆرترە تەماحیان زۆرە کێشیان لەوە نییە سونەتە یا بیدعەیە کێشیان ئەوەی چۆن پارە پیاکەن هەندێکیشیان تایە لە خوا ترسن و دانەیە گوناهبار نەبن بەپێی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عمرە و حەجەکان جێبەجێکەن بۆیە تۆ بۆ حەج ڕۆشتیتە بۆ عمرە بۆ عیبادەت و تەواف ڕۆشتیتە یا بۆ لێواری بەحر یا بۆ شوێنە مێژوویەکان ئەمەم شوێنە مێژوویەکانە نوێژەکان مەفەوتێرە بە خاتی عمرەی دووەم هەنێشتی تر لەبەر خاتری بزگەوتی حەڕا بینینی عفو لەبەر ئەشکەوتی حەڕا مەچۆ نوێژەکەت بفەوتێنی بینینی ئەشکەوتێک ئەوە نانی نوێژەکەی بۆ فەوتێنی بۆیە لە کۆتاییدا دەڵێم با لەگەڵ کەسێکا بڕۆین کە لە سونەتی پێغەمبەری خوا نزیک بێ صلی الله علیه وسلم ئەوە ئینشاءڵڵا تووشی خێر و خۆشی دەبین ئەم خاڵانەی کە باسم کردی وادارم ئینشاءڵڵا تەطبیقی بکەین ئاگامان لە خۆمان بێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أماني داوي دعاء خير يعني كدوة يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريزي خوايا جانيوج ورجوع عبادت مالي قبول كي للرياء والسمع وخود الخسن بدون ما كي يا رب العالمين خوايا جان روشت وأخلاق من برسكي خوايا جان آخر من بخير بجري أواني نخوش شفاء بدي أواني لسر جيجا ولا خسخانة كان كوتون يا ربي خوايا الشفاء بدي خوايا جان لمن خوش با آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين